اینجا حاڵی مناڵ لەگەڵ دایک و باوک سێ مەرحەلەیەک ئەوەیە دایک و باوک ئەمریشیان پێ بکا بە قسەی ناکەن، ئەمە مناڵی خراپ، ئەمە هەر زۆر خراپە پەنا بەخوای گەورە. لەوانەیە کە بەر شەفاعەتی پێغەمبەر ناکەوێت عەلەیهی سڵاو وسەلام، لەوانەیە کە دوور دەخرێتەوە لە ڕەحمەتی خوا و مەلعونە. جۆری دووەمی مناڵ ئەوەیە زۆر مهتەم نییە بە دایک و باوک، هەستیان و شعوریان و ویستیان و ڕەغبەتیان و نە، بەڵام کە باوکی ئەمرێکی پێکرد بە قسەی دەکات، دایکی پێوت بە قسەی دەکات، ئەمەش وەسەط. لە هەمووی باشتر جۆری سێم هەست دەکا ئەو باوک و دایکە بەچی دڵخۆش دەبن ئەوە دەکات، طبعا لە حەڵال نەک لە حەرام. سیر دەکەن ئەو باوک و دایکە چیان پێ ناخۆشە نایکەن بۆی دڵی دایک و باوکیان خۆشکەن. پێش ئەوەی باوک ئەمری شتێکی پێ بکە هەستی پێ دەکا بۆ خۆی هەڵدەستێ بیکا، واناکە باوکەکە تووشی ئیحراجی بێت، تەکلیف کات و داوای لێ بکە، خۆی هەڵدەستێ، دەزانێ باوکی چی پێخۆش. ئەمە وەلەدی ساڵح.